سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە شانەوەکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە ئەنتەرنێت و فەیسبوک و کێشەکانیان دەکەین. خەڵکانێکی زۆر لە ئێستادا گیرۆدەی ئەوەن کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە فەیسبوک گلەیەوە دەکەن کە دەڵێن لەلایەن باندێکەوە یاخود لەلایەن گروپێکەوە هاک دەکرێن یاخود بە ناوی ئێمەوە شت بۆ خەڵک دەنەنرێت شتی نەشیا و شتی بەدڕەوشتی بە ناوی ئێمەوە داوای پارە لە خەڵک دەکرێت بە ناوی ئێمەوە سوکاتی بە خەڵک دەکرێت بە ناوی ئێمەوە بێڕەزی بەران بە خەڵک دەکرێت بە ناوی ئێمەوە ناوی خەڵک ئەزڕێنرێت. ئەمە گرفتی بەشێکی زۆری هاوڵاتیانە کە هاوڵاتیان بەرەز ئەم گرفتەوە دەناڵێن. ئێمە دەپرسین دەستگاکانی ئاسایش و پۆلیس لە هەرێمی کوردستانە ئیشیان چییە و ئەم جۆرە کەسانە بە ئارەزوی خۆیان سوکاتی بە خەڵک دەکەن بێڕێزی بە خەڵک دەکەن فەیسبوکی خەڵک هاک دەکەن بە ناوی ئەو کەسەوە شت بۆ خەڵک دەنێنرێت داوای پارە لە خەڵک دەکرێت بێڕێزی بە خەڵک دەکرێت ئەیانۆی ئابڕووی خەڵک بەرن. لە هاوڵاتیان دەپرسین تا چەند لە ئێستادا ئیشی وات بەسەر هاتووە. ئایا فەیسبوک و ئەنتەرنێت ئەوەندەی لە ئێستادا زیانی هەیە ئەوەندە سوودی گەیاندۆ بە خەڵک؟ ئایا ئەم کەسانە ئەمانجیان چییە و کیان لە پشتەوەیە وا بەم جۆرە ڕەفتار دەکەن و فەیسبوکی خەڵگاک دەکەن و بە ناوی خەڵکەوە شت بڵاو دەکەنەوە بە ناوی خەڵکەوە سوکاتی بە خەڵک دەکەن و ئەنتەرنێت تا چەند بۆتە ئەو مۆتەکەی کە بەرۆکی زۆربەی هاوڵاتیانی کوردستانی گرتووە. لەگەڵ هاوڵاتیان ئەم پرسە تاوتوی دەکەین با بزانین هاوڵاتیان چ وەڵامەکان دەنەوە فەرموون گوێبیستی وەڵامەکان. قوربان فەیسبوکە هەیە؟ باڵێ. ئەنتەرنێت بەکاردێنی؟ باڵێ تا حەدی. تا چەند ئێستا فەیسبوک و ئەنتەرنێت گرفتی بۆ تۆ دروست کردووە؟ هیچ گرفتێکی دروست ناکەوە تا ئێستا ئەمەی بتوانی وەکو خۆی بەکاربێنی هیچ گرفتێک دروست ناکە. بەعەکسەوە شتێکە ضروریەتە بۆ ئێستا خەڵک ئەگەر بتوانی وەکو خۆی بەکاری بێن. زۆر کەس گلەی ئەوەی هەیە ئەوەی ئێمە ئاگادار بین و ئەوەندەی بەڵگەمە لە بەرەس ئەوەندەی کە خەڵک چۆنڵی پەیوەندی پێوەکرد بێتین تاکو ئەم مەوزوعە باس بکەین ناخەڵکە گروپ دروست بووە بان دروست بووە بە ناوی خەڵکەوە شت بڵاوەکەنەوە بە ناوی خەڵکەوە شتی نابەجێ بۆ خەڵک ئەنێنرێت دواتر داوای پارە لە خەڵک کرێت چەندین جار بە دەفتەرە دۆلار لە خەڵک سەنرێنراوە فەیسبوکی خەڵک هاگەکەن و دوایی ئەیانوی ئابڕووی خەڵک بەرن تا بۆچی ئەم کارە ئەکرێت لە هەرێمی کوردستانە بە بڕای تۆ؟ بە بڕوای من وەکوتم خراپ بەکارهێنانی فەیسبوکە ئەمانەی ئەمەشیان بەرامبەر کرد دیارە وەکو پێویست بەکاری ناین ئەچنە ناو بابەتەکان زیاتر تێکەڵی ئەم گروپانە ئەبن و تا ئابێتە هۆکارێک بۆ خراپ بەکارهێنانی فەیسبوک لەسەر خۆیان خودی خۆیانەکەوێت. من تا ئێستا هیچ شتێکی لەو بابەتەم نابینێت کە باسی. پێویستە ئەرکی حکومەت چییە لەوەی کە کۆنتڕۆڵی ئەم شتانە بکات بۆ ئەوەی کە فەیسبوک و ئەنتەرنێت بۆ ڕێهایە نەبێت تاکو خەڵک تووشی گرفت دەبێت چون لەوانێ ئەمە وەک دەوتر خوێنی لەسەر بڕێژرێت لەوانێ بۆ نمونە خێزانی لەسەر بۆ شێنرێتەوە پێویستە چۆن کۆنتڕۆڵ بکرێت؟ هوشیاری تاک لێرە زیاتر دەورە بینێ حکومەت بڕوا ناکەم بتوانێت هیچ دەورێک بینێ لەم حاڵەتەیە. لە ئێستادا خەڵکێکی زۆر گیرۆدەی ئەوەیە کە دەڵێن فەیسبوکمان ها کراوە بۆ نمونە گروپێک فەیسبوکە هایان کەسێک بە شخصی فەیسبوکە هاکاتی تر ئایا غەرەزی شخصی بێت یاخود بۆ نمونە بیانەوێت لەم کەسەبان لە ڕووی شخصیەت و کەسایەتیەوە لە پێگەی خۆی دایبەزێنن یاخود بۆ نمونە لە ڕێگەی ئەوە کە ئیستیغلالی بکرێت و هەڕەشی لێ بکرێت بۆ پارە زۆر جار داوای پارە لە خەڵک کراوە پارە لە خەڵک سەنراوە فەیسبوکەی تۆ هاکە کرێ بە نمونە دواتر بەناوی تۆشت بۆ خەڵگەنێنرێت دوایڵێ ئەها تۆ ئەوەت کردووە لە کاتێکا تۆش نەو کردووە دواتر ئیستیغلالی خەڵکە کرێت پێ دوای هۆکاری ئەمە چی و پێویستە چۆن چارەسەر بکرێت؟
والله هي چارەسەری ئەوە کەسە یانەکەوێتە سەر ئەخلاق و ئەو کەسە کە تیا پەروەردە کراوە یان ئەو کەسانێک کە شتەکەن ئەڵبەتە شتێکی باش ناکەن ئەنجا کۆمەڵی گەنجی شێ بەڕاستی ساوەنە خۆی ئەو ئیشە و تەکنۆلۆجیا و شتانەیان ناوە یان بەڕاستی و خۆ دەڵی بوون بە هاکە یانزە بەسیترین شت یعنی هەر کەسێک دەتوانێت بچێتە پرۆفایلەکەی تۆ یەک دوو ڕسمی جەنابەت دابەزێنێ و بچێت لە شوێنێکی ترە پرۆفایلێکی تر بکاتەوە هەر هەمان شت ڕسمی جەنابەت دانێت و ئادی شەنێرێ بۆ کەسانە کە ئەتناسێ ترە و کەسانی تر وایان زانی کە جەناب بتیت یان سەدفەتە لەو کاتە لەو بینە یەکە وەنە منە بە کەسەکەیت پێشووتر ئەڵێ ئادی ترت نردووەوە پەیجی خۆتە ترە شڵە ناوەڵاوە من نیم تێرەگەڕێ بە دوایت بەس مەگەر جەماعەتی ئاسایی شۆمانە بەڕازی بی دۆزنۆگینە هەموو کەسەکەەوە ناتوانێت هەرکی دەزگاکانی ئاسایش و پۆلیس لە هەرێمی کوردستان ناچێ بۆی کە ڕێگە لەمە بگرێت چکەمە کارەساتە بۆ میلەتێک بەناوی تۆ شت بکرێت لەوانەیە خوانە خوازە خێزان لەسەر بۆشێتەوە لەوانەیە خەڵکی لەسەر بکوژێت لەوانەیە خەڵک تووشی کێشەی گەورە بێت لەوانەیە کەسێک تەحملی نەکا بن لەوانەیە ئافرەتی بێت خۆی بکوشێ بەنمرە لە کۆتاییە پێویستە چۆنەمە چارەسەر بکرێت وڵای بە تەکیید زوو ینی پێم وایە شتی وای ڕوویا بوو ینی بدایەتی فۆتۆشۆپ و ئەم شتانش یان خەڵکە بۆ بدایەتی فەیسبوک بووە ڕۆشتۆ ینی لەسەر پرۆفایلی کەسانی تر ڕسمی تری دابەزانەوە و هی ئافرەت بێ بە تایبەتی دایناوە ئەتر ئاسایش پێم وایەسە ئەلبەتە معلومات و شتیان زیاتر لایە ینی بە تایبەتی ئەم تەتەوڕەکە کراوە ئەلبەتە ئەوانشە بێ بەشێکی باشیان نابێت دەبێت هەر کەسێک کەوشتە بکات دەبێ ئەوانش ئەگەیان لێبێ بەڕاستی بەڵێ لە ئێستا فەیسبوک و ئەنتەرنێت ئەوەندەی سوودی هەیە باڵ ئەوەی زیانیە سوودیە بە بڕایتۆ وڵای بڕوانەکەم زۆر زیانیشی هەبێ ینی سوودەکەی ئەوەیە ناڵم ئێستا کۆمەڵی کەس هەیە کردێتی بابی تجارەت ڕیکلامی تیاکات ئەلبەتە فەیسبوک خۆی هەر ئەو قازانجەی هەیە بەس کێشەکەی کۆمەلگای ئێمە کە زۆر لەسەری دائنیشێ یان پێویست ناکات زەلام بە 3-4 سەعات دانیشە لەسەر فەیسبوک چونکە تۆ کاتی بەسەرەبەیت بەس عەلەقەل تۆ هەر وەکو تەتەوڕێک یعنی ئاگات لە تەتەوەری ئەم دنیاش بێت خۆشە تۆ فەیسبوکی خۆت هەبێ بەس پێویست ناکە ڕۆژانە 5 ساعات و 7 ساعات 10 ساعات دانیشی لەسەر فەیسبوکە هەیە نشکر بەکاری ئێستا بەکاری نێنەوە بەکاری نایانم شتەکان هەمووی بۆ ڕۆتینی ڕۆژ پێشتر هەت بووە لات بردووە یان هەموودان بۆچی لات برد وڵای شتەکان بۆ بەڕۆتینی چوو بەس کاتی بێ بەسەرەبی لە ئێستادا خەڵکێکی زۆر داوری لای ئەوەیەتی ئەڵێت هاگەکرێن و بێڕێزیمان پێ دەکرێت و زۆر جار دەوترێ گروپێک هەیە داوای پارە لە خەڵکەکان بە ناوی خەڵکەوە شت دروستەکان و بڵاوی دەکەن لێمە فڵانەت شتی تۆیە ئەمە فڵانە نێنی تۆیە بڵاوی دەکەینەوە تۆمە بۆ چی دەگەڕێتەوە هۆکار چییە؟ وڵی چی پێ بڵم چکە خۆم دەمێکە بەکاری نایانم سەمشکەوە پێوتم عجیب و مەلامەوە نەبیستۆ شتێوە نەبیستۆ باندێک دروست بۆ لە ئێستادا لە هەرێمی کوردستانە کە زۆر جاو کەسانەی کە پێگەیەکیان لە خەڵکە ئەیانکەنە ئامانج و داوای پاریان لێ دەکەن ئەیانەوێت بۆ منە لە کارەکانیان وەز بێنن وەکو کاتێک فشار بەکاری دێنن تۆ ئەگەر ئەم شتە هەبێت بە بڕای تۆ بۆ چیە گەڕێتەوە؟ وڵی حتمما بۆم دەسەڵاتە گەڕێتەوە کە دەسەڵات بەڕاستی پەرتەوازەیە وەسێم زروفی ئەو خەڵکەکە تۆ دەموچاوی خەڵکە هەمووی بینی هەمووی لاوازە هەمووی بێتاقەت هەمووی بێزارە هەنی خەڵک وای لێدۆ بێزاروە لە ژیانەکەی من بۆ ئەوەیە گەڕێمەوە بەزەم شتەش غەریب بوو نەبیست وەشتیوان چەند پێ دوایە فەیسبوک و ئەنتەرنێت پێویستە کۆنتڕۆڵ بکرێت لەلایەن بۆ نم لە حکومەتەوە چاودێری بکرێت بۆی کە هەر کەسێک گەستێ بە ئارزی خۆی ئەم شتانە نەکات باشە حکومەت چاودێری فلتەرێکی بۆ دانێ بە فلتەر ئەمڕۆ لە ئێستادا خەڵکانێکی زۆر گیرۆدەی ئەوە بوون لە هەرێمی کوردستانە کە چەندین فەیسبوک و ئەکاونت و پەیجی نەناسراوە لە هەرێمی کوردستانە کە کەسەکانیان دیار نییە ئەدمینەکانیان دیار نییە
سوکایەتی هەر لەسەرەوە تا خوارەوە بە خەڵکی دیکە دەکرێت هەر لە بەرپرسە باڵەکانەوە تاکو دەکاتە مرۆڤێکی ئاسایی و ئەتوانین بڵێن زۆربەی زۆری ئەکاونت و پەیجەکان یاخود سایتەکان وەکو باندێکی لێ هاتووە لە هەرێمی کوردستانە کە لە دژی خەڵک بەکار دێت وەکو ئەوەی لێ هاتووە کە چۆن سوپایەک لە دژی وڵاتێکە جەنگێت ئەمان جەنگێکی سار لەگەڵ خەڵکا دەکەن بەبێ ئەوەی بزانی کێن بەبێ بزانی لە کیوە هاتوون بەبێ بزانی ئەمانە چکارن و کێ پاڵپشتیان دەکات زۆر جارە و کەسانەی کە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن دەردەکەون ئەوانەی کە ڕۆژنامەنووسێکن لەناو خەڵکە پێگەیەکیان هەیە و قسەی حەق دەکەن ئەوانەی کە ئەندام پەرلەمانێکن قسەی حەق دەکەن ئەوانەی کە بەرپرسێکی باڵان کە لەناو خەڵکە پێگەیەکیان و جەماوەرێکیان هەیە زۆر جار ئەم کەسان دەکرێنە ئامانج و دەیانەوێت لەم ڕێگەیەوە ئەم کەسانە بێدەنگ بکرێت هاکی فەیسبوکانیان دەکرێت زۆر جار بەنایم کەسانەوە شت بڵاو دەکرێتەوە سوکاتیان پێ دەکرێت و زۆر جاریش وەکو کارتێکی فشار بەکار دێت ئەزانەی کەسێک دەوڵەمان یاخود بۆ نمونە پێگەیەکیە ئەڵێ ئەگەر ئەوەندە دەفتەر دۆلارم نەدەیتێ من ئەم شتە بڵاو دەکەمەوە لەسەرتەوە لە کاتێکی شام کەسە هیچ جاگای لێ نییە تەنها ئەو کەسە هاکەرانە بە ناوی ئەکاونتی ئەم و بە ناوی پیجی ئەمەوە بە ناوی ڕسم و پرۆفایلی ئەمەوە ئەو شتە بەکاردێن وڵا لە ئێستا تەشەنەی کردو و زۆر بڵاو بۆتەوە نەک بەس فەیسبوک بۆ ئینستاگرام دروست بووە بۆ سناپچات تەنانەت بۆ ئەپلایدی کە ئەپلایدی لە ئایفۆنا زۆر قورسە ئەوە بکرێ ئێستا و بەربڵاو بوو و بڵاو بۆ دۆخۆم بۆ نمونە پێرێ دانەیەکم چاکرد ئەمڕۆژ دانەیەکم چاکرد کە کابرا لای خۆم دروستی کرد بە حکمیەوەی کە توانیمە دەستی بەسەرا بگرم و بجێڕمە بۆ کابرا کە ڕسمی شخصی شتی شخصی خۆی تیا بوو وای وای دەستکاری کرابوو کە ڕسمشتەکانی هەمووی دەربێنرێ لە ئەپلایدەکان ئەمە بەنسبەت ئەپلایدە بەنسبەت فەیسبوکەوە ئەو مۆزوعانە زۆر بووە پێش مانگونیوە کابراایەک هاوبەلام وتی ڕسمی کچەکەم تەمەنی 14 ساڵە دەریان هێناوە داوای 3 دەفتەریان لێ کردووم بەلابری 3 دەفتەر ئەو ڕسمیان بۆ گێڕنەوە یا بۆ شێوەی بڵاوی ناکەنەوە ئەیسا چەند پێجە دروست بووە ئیش خەریکیە و کارانن بۆیە بەڕاستی پیشەیەکی ناشرینە و پێویستە حکوومەتی هەرێم دەست بگرێ بەسەرم هاکەرانەیە و سنوورێکی بۆ دابنێ بۆی چیتر یاری بە هەست و نەستی خەڵک نەکرێ و لەو ئاچێک کوشتنیش ڕووبات خۆ دەزان لە کۆمەلگایمە کۆمەلگایکی داخراوە هەنێشت جابوونەوەی هاوسەر هەنێشتێت بڵێ ئەوە با لەو لاو بەستە باجارێ باسی کچ و مناڵ کچ و باوک بکەینیان مناڵ و باو بکەین ئەنج باسی ژنومێر بکەین یعنی ئەبێتە هۆی لە ناوچوونی ئەو مناڵە یعنی ئەو مناڵە زەمبی چیە کە ڕسمێکی تۆ لە مۆبایلەکەی خۆی لە فەیسبوک وڵاوی کردێتەوە تۆ بۆ ئەو کارە نەشیاوە ئەەکەی ئەمە یەک دوو هەمیشان زۆر جا ژنومێت بووەتە هۆی جیابوونەوە و کێشە و ئاژاوەنانەوە کە لە هەمان کاتە ئەبێتە ئاژاوەنانەوە لە نێوان دوو کۆمەلگایە و دوو نەتەوە و شتێکی لەو بابەتە چەندێوە ڕۆژانە خەڵک سەدەدانەکە بۆ گرفتانە ئەڵێن کاکە بەناوی ئێمەوە شت بڵاوە کرێت و بەناوی ئێمە شت بۆ خەڵگەنێنە بەناوی ئێمە عیلاقەدا ئەڕێت بەناوی ئێمەوە ئەوە ئەکرێت و دواتر هەڕەشەمان لێ ئەکرێ هەڕەشەی کوشتن بێ یاخود هەڕەشی جیابوونەوە بێ لە خێزان یاخود بۆنە هەڕەشەی ئەوە بێت کە داوای پارە بکەن یاخود هەڕەشەی بێ واز بێنێت لە فلانە پۆست یاخود لە فلانە ئیش تا چەند ئەمانە بەدیکراوە وڵاوانە بەدی ئەکرێ زۆر جار ئیشەکان ئێمەش یعنی لەسەر و ئێمەوەی لەسەر یعنی هاکردنەکانیان ئەوەنە بەتوانێت ئێمەش ناتوانین لەسەری بەسەرا بگرین کەسێک کە زۆر شارەزایشی لە بەرنامە هەبێت جاری وا هەیە لە توانای تویا دەرئەچێت ئەوە یەک دووش زۆر ئیشەی ئێمە ناتوانین بکەین چونکە کێشەی بەداوەیە تر بەبوونێ ئەوە زۆر ئیشەکان ئەڵێن نایزانین ئەوە باشترین شتە لە ئێستادا ئەندام پەرلەمانەکان و ڕۆژنامەنووسەکان و چاودێرە سیاسیەکان و هەندێک جاریش ئەوانەی کە پۆستێکی باڵیان هەیە ئەمانە کرانەتە ئامانج ئایا مۆزوعەکە سیاسیە خۆ تەنها مۆزوعێکی مادیە تەنها مادیە بڕوا ناکە مۆزوعی سیاسی بێ ئەگەر مۆزوعی سیاسی بێ ئەوە هەڵەگیرێ بۆ کاتی خۆی با بڵێن بۆ نمونە کەسێکی هێشتا نەبوو بە ساحب لە ئەو نقطە زعفانی لێ گیرێ و کە بوو بە ساحب لە بڵاو ئەکرێتەوە یان دەستی بە سەراگیریان بەکاری هێنرێوەکو چەچێک لە دژی لە هەموو وڵاتێکا باندی مافیایی هەیە پێدوانی ئەمانە ژۆکو باندێکیان لێ هاتووە لە هەرێمی کوردستانە بوونەتە مافیا ئەمانیش بەڵە 100% مافیایی ئەگەر مافیایی نەبێت چۆن نەتوانێت شتە بکرێت چەند ساڵە فەیسبوکت هەیە من شخصی خۆم فەتێکی کەم هەم بووی تر دام قز بەڕاستی نەمەتوانی بەردەوام لەسەری بۆ بۆ کارچی بوو بۆی ئیش و کار و فەرمانبەرم و مەشغوڵم زۆربەی کار تر خەریکی خوێندنیش بووم زیاتر ئەوە بوو لەو ماوەیەدا گرفتی بۆ دروست نەکردی نەخێر چۆنەتی بەکارهێنانەکەم چووکە کەم بوو ینی بۆ بازێ ئیشی تایبەتی خۆم و بازێ هەواڵ و شت سێرمە کرد و دواتری تر زۆر بەردەوام ینی لەگەڵ خەریک نەبووم بۆ دەوترێت لە هەرێمی کوردستانە کەسانێکان وەکو باندێکیان لێ هاتووە هاکی مۆبایلی فەیسبوکی خەڵکەکان
بەناوی خەڵکۆشت بڵاوەکەنەوە پرۆفایلی خەڵک بەکاردێنن و دواترۆکو هەڕەشەیەک لە دژەم کەسە بەکاردێن تۆ فلان کەسێم شتۆ نردووە لە کاتێک شاتۆ نەوناردووە داوای پارە لە خەڵکەکان داوای بۆ نمونە شتی خراپ لە خەڵکەکان یان بوون ئەو کەسانی کە پێگەیەکیانێ لەناو کۆمەلگەدا ئەیانێ پێگەیان لاواز بکرێت تۆ ئەمە بۆچی گەڕیتەوە وڵی زیاتر من بۆ نەزانی لەگەڵ ڕێزمە بەکارهێنانی فەیسبووکە لەلایەن خەڵکی بەکارهێنەرەوە چکە ئەگە تۆ بتانی وەکو ینی شێوەی بەکارهێنانەکە وەکو پێویستی لە ئاسی پێویستی خۆتا بێ بۆ زۆر شتی لاوەشی نەبێ زیاتر بۆ مەسلەی زانست بێ بۆ مەسلەی هەواڵ بێ بۆ مەسلەی چەند زانیاریەک بێ کە تۆ بتوانانی لێی وەرگری لەو باڕام تووشی ئەو کێشانە نابێ بەڵام چکە هەیە بەڕاستی بەکارهێنانەکەی ینی زۆر شارەزانیە لە بەکارهێنانەکەیە هەر چاولێکەریە چوە کاونتێکی بۆ خۆی کردێتەوە زۆر شدێتە سەری بێ ئەوەی معلوماتی بێ زانیاری هەبێ کلیکی لەسەرەکە سێرەکەی تووشی گرفتێکی تریەکە ئیتر ئەوەش بناڵم بۆ هوشیاری خەڵکەکەی کە بەکارێنە بۆ کەسانی کە بەکارێنێ گەڕێتەوە ئەگەر تۆزێ وشیار بێ لە بەکارێنانە بڕوا ناکەم تووشی و کێشانە ئەرکی دەزەکانی ئاسایش و پۆلیس چییە لەوەی کە کۆنتترۆلی ئەمە سەح بکە بۆی کە بێڕزی بە خەڵک نەکرێت ناوی خەڵک نەسرێنرێ بۆی کە هەر کەسێک گەستێ بە ئارەزی خۆی نەبێتە باندێکی هەڕەشەکردن باندێکی مافیایی بۆ خەڵک ئەخر ئەوەش دووسەرەیە ینی ئەوە لەلایەکەوە ئەگەر کۆنتترۆلی بخەنە سەر یا بڵێ سانسۆری بخرێتە سەر لەلایەکی ترۆ لەوانەیە بڵێەوە چۆنەڵێ ئازادی خەڵک پێشێ دەکرێت ینی لەوانەیە بۆ لایەنە لێک بدرێتەوە خۆی ئەگەر بکرێت کەم تا زۆر چەند ئەو چۆنەڵی سانسۆری بخرێتە سەر ئەو جۆرە شتا ئەو جۆرە باندانەکە بڵێ ئەو جۆرە ئەکاونتانەکەیێتە سەر فەیسبوکەکە زۆر باشە بەڵام ئەوانیش ناتوانێت ینی ئەگەر ئەوە شکەن هەر هاوڵاتی خۆمانە لەوانەیە بڵێەوە سانسۆرەوە ئەو ئازادیەشمان لێ هین کراوە لێ مەحروم کراوە کە ئێمە ناتوانین بە شێوەیەکی سەربەخۆ بتوانین ینی فەیسبوک سوودی لێوەرگین چیمان بێ بیکەینەوە لەوانەیە ئەو لایەنە هەبێ بەڵام بێگومان ئەگەر بە شێوەیەکی زانستیانە ئەگەر ئەوانیش سوود لە شارەزایان وەربگرن بتوانن ینی سانسۆری بخەنە سەر ئەو ئینانە چکە چەنەها کەس گیرۆدێ و ئەو نەوعەباندانە بووە بەڕاستی ئەتوانن چارەسەری بۆ بدۆزنەوە بەس نەک بە شێوەیەک بێ کە ئیتر سانسۆری بچێتە سەر ئەو ینی چۆنەڵێ ئەو تۆڕی ڕاگەیاندنەش کە ئیتر خەڵک وای لێبێت لەوەش ینی زۆر ئازادی لێ قەتیس بکرێت پێشەوەی کە بەکاری بێنم فەیسبوک هەنێ زانیاری تەواوەتیم لێسەر وەرگتووە جا بەکارمێناوە جا بۆیە ئێستا فەیسبوک و تویتر و ئەم بابەتانە پێویستی بە زانیاری تەواوەتی هەیە بۆ بەکارێنانی لەلایەن خەڵکەوە بۆیە هیچ لەم کاتەدا خەڵک دەتوانم بڵێم تا ڕادەیەکی کەم هۆشیارن لەو بارەوە لەبەرەوەی هەندێک باند و ئەم بابەتانە پێدا بوون کە کاریگەری تاوان کردووە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکیان بێزار کردووە بڵاوکردنەوەی ڕسم و وێنە بەتایبەتی لەلایەن بۆ ئافرەتان کە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی کردووە سەر کێشە کۆمەڵایەتەکان نەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا خەڵکی وا هەیە ئەڵێ فەیسبوک هەمان بە جۆرێک بردووە بە هەمان پرۆفایلی خۆم بە هەمان ناوی خۆم بە هەمان شێوازی خۆم ڕسمی نەشیا و کۆمەنتی نەشیا و بۆ خەڵک لێنراوە بەتایبەتی بۆ ئافرەتان بە ناوی بۆ نمونە ئەو شخصە بۆ بە ناوی بەڕێستەوە دواتر وەکو کارتێک فشار بەکار هاتووە بۆتە نێرێتەوە ڕستپێگەڵێ ئەمە تۆی فلانە شتم بۆ نەکە یاخود فلانە واز لە فلانە شت نێن یاخود بۆ نمونە ئەوەندە پارەم نەیتێ من بڵاوی یەکەمەوە ئەمە وەکو باندێکی مافیایی لێ هاتووە هۆکاری ئەمە چیە تۆ بۆ چێ گەڕیتەوە هۆکاری ئەمە هۆکارە سەرەکیەکەی دیارە ئەوش کاریگەری قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە کە کاریگەری تەواوی هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستاندا هەروەها پەیوەندی کۆمەڵایەتیش دەتوانین بڵێن کەسێک بەتەمایەک لە ڕێی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بگاتە ئامانجێک کە پێشتر بە شێوەیەکی دیار نەیەتوانین بکاتەوە ئامانجێک کە ئەمەش کاریگەری تەواوی کردووەتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان و شیرازەی پچڕاندنی خێزانەکان لە یەک و چەندین هاوسەر ئەتوانین بڵێن ئەم کاتەدا لە محکەمەکان لە بەپێی یاسا جیا دەبنەوە کە ئەمەش یەکێکە لە کاریگەرترین کێشەکانی کۆمەلگەی خۆمان لە ئێستادا و کە لەلایەن چەند کەسێکی تا بڵێن بەرپرسی گەورەوە بەڕێوە برێ ئەم باندانە پێ دوایمە کێ لە پشتەوە بێت من بۆ لەم کاتەدا من ئەڵێم تەنانەت یعنی بەرپرسەکانیان لە پشتێ لەم کاتەدا ئەویش لەبەرەوەی لەم کاتەدا خەڵکی بە قەیرانێکی کۆمەڵایەتی ئابووری سەختە تێپەڕە بێ ئەم هەلیان خۆسۆدەوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان کە بۆ خەڵک مەشغوڵکەن قەیراندارایی و قەیرانە سیاسەکانیان بیرچێتەوە بۆ ئەوی کاریگەری تەواویان هەبێ لەسەر کۆمەلگا زۆر جارە کەسانە ئەکرێت ئامانجکە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن دەرەکەن ئایا ئەندام پەرلەمانێکە ئایا ڕۆژنامەنووسێکە ئایا چاودێرێکی سیاسیە کە قسە ئەکات کە گەندەڵێک ئاشکراکە زۆر جار ئەمە لە دژی بەکاردێت بۆ بێدەنگکردنی پێ دوایە ئامانجەکە
خەڵکی لە پشتەوە بێت بۆ ئەوی کە ئەم کەسانە بێدەنگ بکرێت بەڵێ لە هەرێمی کوردستاندا لایەنەکان توانین بڵێن دش بە یەک زۆر شتەکەن بە تایبەتی و لایەنانی کە لە ناحکومەتدانیان و لایەنانی کە لە ئۆپۆسیۆندان بۆ کاریگەری خستنە سەر بڕیارەکانیان ئەچن لە ڕێ ئەو جۆرە کارانەوە یانەوێ ئەندام پەرلەمانەکانیان یاخود ئەو کەسانی کە دەنگیان دیارە لەو ڕێگانەوە توان پەشیمانیانکەنەوە و کاریگەری تاوایان کەنە سەر لە ڕێی وێنەگرتنیانیان لە ڕێی کۆمنتی نەشیاویان لە ڕێ ئەو بابەتانەوە کە ئەمەش بەڕاستی دیاردەیەکە لە هەرێمی کوردستاندا باوە ینی ئێستا لەم کاتەدا کە پێشتر پشتیوان لەم بابەتە زۆر زۆرەکەمی هەبووە ئەرکی حکومەت و دەستەکانی ئاسایش و پۆلیس چێ لەوەی کە چاودێرێکی ورد لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر ئەنتەرنێدا بنێ بۆی هەر کەسێک گەستێ بە ئارەزی خۆی بۆ بەرژەوەندی و مەرامی شخصی خۆی بەکارێ نهێنێ بەڵێ بەڕاستی لەم کاتەدا ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە تەواوەتی چاودێریەکانی چڕکاتەوە لەسەر ئەم تۆڕە کۆمەڵاتیانە و هەروەها و کەسان سزا بکە ئەم کاراناکەن چونکە ئەگەر ئەم کەسان سزا نەدرێن بەردەوامە بن و خەڵکی تریشی بۆ زیادە بێت لەم کاتەدا هەروەها بێت لە لیژنەیەکی تایبەتی بۆ پێک بهێنرێ بە تەواوەتی چاودێری بە تایبەتی فیسبوک لە ڕێی فیسبوکەوە زوربەی کە ئەو کارانەکە لە ڕێی فیسبوکەوە گرێن ئەتوانین بڵێ هاکردن کە بەدەیان هەژماری تایبەتی کەسی بەرپرس و کەسی ئاسایی و کەسی دەرکەوتو لەناو کۆمەلگەدا هاکراوە کە ئەمەش لە ڕێی ئەتەرنێتەوە کرا ئەگەر بتوانرێت لە ئەو سەیتانە ئەو پەیجانە و ئەو کەسانە بکرێتە ژێر چاودێری و کارێکی زۆر باشە بێت لەم کاتەدا هەیە موبایلی کڕی و ئەنتەرنێت بەکارهێنێ بۆ کردداری ناشیاو بۆ ڕفتاری ناشیاوە هەیە بەکاریشی هێنە زۆر ئەتیادیە بۆ بڵێن بۆ ئیش و کرددار و ڕفتاری خۆی بۆ فایبەر و بۆ وانە بۆ ئەم شتانە بەکارهێنێ خۆ لە قانونیشا هەیە بە دووی موبایل محکەمە دووی موبایلی بۆ خراپبەکارهێنانی ئەنتەرنێت بۆ خراپبەکارهێنانی فەیسبوک بۆ خراپبەکارهێنانی جۆرەکانی ئەنتەرنێت مادەیەکێ لە قانونا دووی موبایل هەموو جاتێکی قانونی بەرامبەر و کەسێکەکە بە قانونیت من بەڵێ کەسێکی قانونی باشە لە یاسادا ئەمە جێگیر کراوە کە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەم شتانە بپارێزرێت بۆ ئەوەی کە کۆنتترۆل بکرێت لەلایەن دەستگاکانی ئاسایش و پۆلیسەوە لەلایەن حکومەتەوە بۆی کە هەر کەس سیاسی بەناوی خەڵکەوە شدانەنێ بەناوی خەڵکەوە شت دڵان نکاتەوە من جاریوا بە خەڵکم بینیوە بۆم لە کەسێکی دیار بووە ڕاگەیانکاری ڕۆژناونووس بووە چەندین پیج و ئەکاونت بەناوی کەسەوە دائەنێ لە کاتێکە ئەویش دیە هاواری لێ لەسەر کاکە ئەمە فلانە ئەکاونتە ناهێمنە فلان بەجی ئەوانی کە هی من نین ئەمانە تا چەند کۆنتترۆل کراوە لەلایەن حکومەتەوە زۆر جوان کۆنتترۆل کراوە بەڵام بە ڕێژەیەکی کەم قانون و کۆنتترۆلکردنی ئەنتەرنێت لە قانون و عقوباتی عێراقیا پەرلەمانە دووی موبایلی بۆدانەوە دووی موبایلیش هەموو مادەیەکی جاتی قانونی بیا بەکارهێنرێت ڕفتار و کردداریشی لەگەڵا کراوە و قانونیش سەرپشکە بۆەوە هەموو شتێک لەگەڵا کراوە هەندێکە زەڵێ هەیە ئەڵێ موبایلەکەم فرۆشتووە بیرم چۆ پازۆرد و ویزەرەکەی داخەمەوە یاخۆ سڕیمەتەوە بەڵام دواتر لە ڕێگەی ئەوەی کە ڕیکۆڤەری پێوترێت و هەر شتێکە سڕیبێتەوە ئیهێنێتەوە لە ڕێگەی ئەوە ئەکاون بەڵێن فەیسبووکەی کردوتەوە لە ڕێگەی ئەوەی پازۆرد و یوزەرەکەی هێناوەتەوە و بەکاری هێناوە تا چەند گرنگە خەڵک موبایلی فرۆشت ئاگاداری ئەمە سابێ من لەم مێنبەرەی ئێوە لەم تەلەڤیزیۆنەی ئێوە داوا لەو خەڵکانەیەکەم کە ئەوانەی کە موبایلە فرۆشن یاخود ئەکاون دانێن یاخود ئیشی فەیسبوک و ئەنتەرنێتەکەن و ئەنتەرنێتی لەسەر بەکارێنەوە داوا لەو خەڵکەکەم داوا لەو هاوڵاتیانەکەم کە فۆرماتی موبایلەکانیان بکەن پێشەوەی کە بیفرۆشن. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین هاوڵاتیانیش بە شارەزاییەوە فەیزوو بەکاربێنن ئەنتەرنێت بەکاربێنن بۆی کە لەم جۆرە کەسان و لەم مادانە بە دوور بن پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.